لە هەرێمی کوردستان ساڵانە پرۆسەی خوێندن بە چەندین گرفتەوە دەست پێ دەکات. سەرباری ئەمەش ئەمساڵ وەرزی یەکەمی پرۆسەی خوێندن بۆ ئۆنلاین دەکرێت. بەشێک لە مامۆستایان پێیان وایە ئەم بڕیارەی بە ئۆنلاینکردنی خوێندن بە تایبەتی قۆناغی بنەڕەتی بۆ واقیعی پەروەردەیی و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان گونجاو نییە و بۆ قوتابیان و ئاستی فێربوونیان زیانی زۆری دەبێت. بۆیە ئێمە دەبینەوە کۆمەڵی کێشە بە دوای خۆی دادێنێت. بەڕاستی ئەگەر ئەوە بتێت بواری جێبەجێکردنەوە ئەبێت فاتحەیەک بۆ پرۆسەی خوێندن بخوێنین کە چەند ئاسی خوێندندا بەزیە دڵنیام دوو ئەوەندەدا ئەبەزێت و قوتابیەکانیش سوودی لێوەرناگرن. بۆی ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئەو بڕیارە ناکەین هیوادارین کە حکوومەتی هەرێم بەخۆی دابچێتەوە ڕێکاری تر بگرێتە بەر بیر لەشی تر بکاتەوە کە چۆن ئەم ساڵە پرۆسەی خوێندن بەڕێوە بێت. ئێمە لەگەڵ ئەوەی خوێندن ڕابوەستێت، خوێندن با بەردەوام بێت، بەڵام بەدیلیشی هەیە ڕێگای تریش هەیە کە حکوومەت بیری لێ بکاتەوە چۆن پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە پەیڕەو بکرێتن. ئەسا ئەو بڕیارەی کە حکوومەت دایەتی ئەگەر لۆ زانکۆکان بیلان تا ڕادەیەک گونجاو بیت تا لە پۆلی تا 12 بیلانەیە گونجاو بێت. ئێمە تەماشاکەین ئەسڵەن زۆرێک لە دایک و باوکان ئەسڵەن نازانن منداڵ بخەنە سەر سیستەمی ئۆنلاین کە دەرسی پێ بخوێنێت. دایک و باوکەی نەخوێندەوارە، هەژارە، کەم دەرامەتە، شوێن هەیە و پێویستکارە باشی لێ نییە، شەبەکەی ئینتەرنێتی ئەسڵەن لێ نییە. شارەزایانی بواری پەروەردەش دەڵێن خوێندنی ئۆنلاین زیانی زۆر بەر قوتابیان دەگەێنێت. بەو پێی لە خوێندنی ئۆنلایندا پرۆسەی فێرکردن ئامانجەکانی خۆی لەدەست دەدات. بۆیە پێویستە حکوومەت پلانی دیکەی هەبێت، نەک لەمەشدا هەموو قورساییەکە بخاتەوە سەرشانی هاوڵاتی و خێزانەکان. دەبێ خوێن بەردەوام بێ، فێرکردن بەردەوام بێ، بەڵام ئۆنلاینش بەتەنێ بەڕاستی چارەسەر نییە. وەکو کولا کوردەوە ئەزعف الئیمانە، ئەگەر نابڵێ خوێندەواری بەڕاستی قەڵەم بەکارنێ و سەبوڕە بەکارنێتن، مامۆستا لەگەڵ قوتابی نەبێتن، پاشانەکە تەشجیعی مامۆستایی و ڕووخۆشی مامۆستایی و دەست سەشدانی کە قوتابی دادن و قوتابی هەنەسێنی ئەوان لە ئۆنلاین نایەتە زێ. و لەوانەیە لە ماڵانیش و لە زۆر جانیش قوتابی چ دەکاتن باوەڕکە خەریکی شتی دەرەوە دەبیتن. ئەوەندەی خەریکی مەسەن یوتیوب و لەوانە فلیم و زۆر شتیت کە دەبێتن لەوانە هەر ئەسڵەن فکری دەڕواتن و ناتوانین پێپابەندی و خێزانەکانش پێوە مرتاح نینە. قوتابی پۆلی 1 پۆلی 2 فێرە پیتەکان نابن، فێرە ژمارەکان نابن و لەوانە لەسەر ئایپادەکەی خەوی دەکەوێتن و لەوانەیە فکری دەڕواشتیت کە دەکاتەوە. چۆ ئێستا منداڵی 2 ساڵی لە ماڵەکان هەمووی ئایپادی هەیە و هەمووی چ بەکاردێنی زۆربەی ناوشارەکان تەماشا شتی دەرە چ بەکاردێنی هەموو خەریکی ئەفرام کارتۆن و منداڵێکی چکە فێری پۆبجی بووە. بەڕاستی ئەوانە کاریگەری دەبێ لە زمان لە فێربوون لە شتانە هەموو دوا دەکەوێتن. پێویستە یعنی بەدلی ساکتر بدۆزرێتەوە. بەهۆی خراپ ئیدارەدانی حکوومەت لەلایەن دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانەوە هاوڵاتیان بەردەوام باری سەختی گوزەرانیان لەسەر شانە. بە ئۆنلاینکردنی خوێندنیش ئەرچی دایک و باوکان و خێزانەکان لە هەردوو ڕووی مادی و پەروەردەیەوە ئەوەندەی دیکە قڕز دەکات. سەرەڕای ئەمانەش لە زۆرێک لە گوندە دوورە دەستەکانی سەرسنوور بەردەوام کێشەی ئەنتەرنێت هەیە. بۆیە هیچ دوور نییە بەهۆی ئەم گرفتەوە سەدان قوتابی لە خوێندن بێبەش بن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام.